چواری نیسان ساڵڕۆژی لەدایکبوونی بیرمەندی ئیکۆلۆژی و ڕێبەری ژینگەیی عەبدوڵڵا ئۆجەلانە. ئەم ڕۆژە تەنها ڕۆژبوونی ڕێبەر ئاپۆ نییە، ڕۆژبوونی ژینگە و هەموو زیندەوەرەکانی سروشت و تەواوی گەلانە. هەر بۆیە بە جەژنی فەژین یان ژیانەوەی سروشت و گەلان ناسراوە. بە شێوەیەکی گشتی لە ساڵی 2000ەوە چواری نیسان لە ناو گەلی کورد و گەلانی تر لە هەر چوار پارچەی کوردستان و تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان پیرۆز دەکرێت و یادی دەکرێتەوە بە چاندنی نەمام و ئەنجامدانی چالاکی جۆراوجۆر. چونکە لەدایکبوونی بۆ ژینگە و هەموو مرۆڤایەتی وەک لەدایکبوونی خۆری ئازادی و وەک چارەسەری بنگەیی بۆ کێشە و قەیرانەکانی ژینگە تەماشا دەکرێت. دیارە لەدایکبوون بەس ئەو سروشتە زایندیە نییە کە مرۆڤ لەسکی دایکیەتە دەرەوە و لە کۆمەلگایە ژیانەکە. هەڵبەت هەندێک لەدایکبوون بەتایبەت ینی هەڵگری ناوەرۆکێکە کە وێناکردنەوەی مێژوویەکی هەبووە و ئەزمونیەتی ژیانکردنی کۆمەلگا و دەور و بەروە سروشت لە خۆوەگرێ، لەبەرەوە هەر هەبوونێک و هەر لەدایکبوونێک وەکو یەک ناچوێنی. بۆیە تایبەتمەندێتی لەدایکبوونی بەڕێز ئۆجەلان لەوێوەیە کە توانی ئەزمموی مێژووی چەند هزار ساڵەی مرۆڤایەتی لە خۆیان عکس بکاتەوە و ببێتە نوێنەری ژیانەوەی تەواوی ئەو پێکهاتانە و ئەزمونکردنەوەی و سەر لە نوێ خوێندنەوە و داڕێشتنەوەی، چونکە تەواوی لەدایکبوونەکان لە چوارچەوەی پرسێکی دەسەڵاتدارەتی یا مەزنبوونە شیکردنەوە ئەکرێ و نابێتە پەیامێک بۆ ژیانەوەیەکی سەر لە نوێ و شیکردنەوەیەکی سەر لە نوێ ئاواکردنەوەی ژیانێکی کە بۆیە ئەو لەدایکبوونەی بەڕێز ئۆجەلان یەکێک لەو لەدایکبوونە ناوازانەیە کە لە مێژووی مرۆڤایەتیە بووە هۆکاری ژیانەوەی کولتورێکی هەبوو کە کولتوری ژیانی سروشتی و دروستکردن و ئاواکردنی چەمکەکان و ڕێبازەکانی ژیانکردنی پێکەوەییە. ئەم هەبوونە کەوتە بۆ ژێر پرسیارەوە. بۆیە بەڕێز ئۆجەلان هات بە تێکۆشانی خۆی بە هەوڵ و ماندووبوونی خۆی و ئەو هەواڵ و دەوروبەرانەی کە هەیبوو توانی خوێندنەوەیەکی سەر لە نوێ بکە کە جارێکی کە ئەو داڕشتەیە باتەوە بە کۆمەلگا لە چوارچەوەی پرسی ژیانکردنێکی ئاسایی و هەرزانە نەڕواتە ڕێگەوە. لەبەر ئەو هەوڵ و تێکۆشانەی کە بەڕێز ئۆجەلان کردوێتی بۆ ژیانەوەی ئازادی گەلان و بۆ شێوەدان بەوە، بۆیە ناسنامەکەی خۆی لە بوونی هەبوونی کۆمەلگەوە وەرگرتوتەوە و تەواوی کۆمەلگەکان و تەواوی پێکهاتەکانی مرۆڤ ینی بە هی خۆی ێزانن، ینی لە خۆ نییە چۆمسکی ژیژاک فەیلسوف و بیرمەندە گەورەکانی دنیا بە هی خۆیان ێزانن، نەتەوەکانی عەراب، نەتەوەکانی تورک، نەتەوەکانی کورد بە هی خۆیان ێزانن. لەبەر ئەو وەڵامدانەوە بە هەبوونی پێکهاتە و ژیاندنەوە بۆیە لە چوارچێوەی ژیانەوەیەکی سەر لە نوێیە ئەیناسێنەوە وەکو پێشەنگێکی تێکۆشەر و وەکو ڕێبەرێکی ئەو ژیانەوەیە و ئەو هەوڵە ئەیناسێن و بەهی خۆیان ێزانن. ئەم بیرمەندە ئیکۆلۆژیە لە 50 ساڵەی تێکۆشانیدا 23 ساڵە لە زینداندایە بە بەرخودان و خۆڕاگریەکی مەزنەوە دژ بە عەقڵێتی قڕکەری ڕژێمی فاشیسمی تورکیا و مۆدێرنتەی سەرمایەداری لە پێناو چارەسەری دیموکراتی دۆزی ڕەوای گەلی کورد و بە دیهێنانی ئاشتی و بە یەکەوە ژیانی گەلاندا تێدەکۆشێت. ڕێبەر ئاپۆ ژیانی خۆی بۆ 3 جار لەدایکبوون پۆلێن دەکات. لەدایکبوونی یەکەم لەدایکبوونی سروشتیە تا دەگاتە دامەزراندنی پەکەکە. لەدایکبوونی دووەم بە دامەزراندنی پەکەکە دەست پێ دەکات تا دەگاتە پیلانگێڕی نێودەوڵەتی 15 شوباتی ساڵی 1999. لەدایکبوونی سێم لە زیندانی ئیمراڵی و بەوە چەرخانی فکری و پارادایمی و استراتیژی دەست پێ دەکات تا دەگاتە ئەمڕۆ. ڕێبەر ئاپۆ جارێکی تر بە زانست بە هەڵوێستی ئازاد و بە لەدایکبوونی سەختی ئیمراڵی دەستی بە خەبات کرد، بەڵام لە زیندانی تاکە کەسیدا هێڵدرایەوە، لە ملیۆنان کەس جیا کرایەوە، پەیوەندی لەگەڵ تەفگەری ئازادی بچڕا، بەڵام نوێبوونەوەیەکی تری خوڵقان. سەرەتا پیلانگێڕی نێودەوڵەتی پێناسە کرد، دواتر پوچەڵی کردەوە.
سەر لە نوێ ئەو سیستەمەی کە پیلانگێڕی ئەنجامدا و سیستەمی مۆدێرنتەی کاپیتالیزمی ئاشکرا کرد و پوچەڵی کردەوە و سیستەمێکی جێگرەوەی خوڵقاند. مۆدێلی کۆنفیدرالیزمی دیموکراتی، مۆدێرنتەی دیموکراتی، نەتەوەی دیموکراتی. هەڵبەت هەبوونی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان تەنیا وەکو هەبوونێکی بایۆلۆجی یاخود فیزیکی وەکو ئینسانێک هەر مرۆڤێکی دیکە لەسەر ژیان فۆکسەکە لەسەر هەبوونێکی بایۆلۆجی نییە، بەڵکو لەسەر هەبوونی فکرە و فەلسەفەیەوە تێڕامانە لەسەر هەموو ئەو کایانێک کە ئێستا لەسەر پاوانەکانی سەرمایە و دەسەڵاتخوازی و هەژمونخوازی قۆرەخکاری تێدا دەکرێت و ژیانی مرۆڤایەتی خستۆتە مەترسیەوە. هەڵبەت فکری ئۆجەلان کە گرنگە بۆ ئەم قۆناغی مرۆڤایەتیە کە پڕە لە ئاریشە پڕە لە کێشە، بەتایبەت لەسەر دوو ئاسک ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کاری کردووە وەکو فکر. یەکەم کاریگەری لەسەر کۆمەڵگە کە لەسەر چوارچێوەی کۆمەلگەشدا هەڵبەت یەکەم بابەت کە زۆر گرنگ بۆ لای مەسەلەی ژینگەیە کە ڕاستەوخۆ ژیانی مرۆڤی پێوە وابەستەیە وەک خۆی دەڵێت کە چەندێک داگیرکاری لەسەر عقلی ئینسان لەسەر کللتور و ناسنامە و باوەڕی ئینسان کرێ هێندە داگیرکاریە لەسەر ژینگە و چەندێک مرۆڤ بە هەبوونی فیزیکی بە باوەڕی خۆی بە کللتوری خۆی داگیر بکرێ ژینگەش داگیرەکرێ ژینگەش دەخرێتە چوارچێوەی ئەو مەترسیەوە. چالاکیەکان هەڵبەت جیاواز لەو هەموو کۆڕ و سیمینار و پانێڵ و گفتوگۆیانەی کە دەکرێت بۆ چارەسەری ئەو قەیرانانەی ئێستا لە ژینگەیە هەیە، هەڵبەت لە 4 نیسانیشدا هەموو ساڵی لە دوای ساڕۆژی پیلانگێڕی وەک وەڵامێک بۆ سیستمی داگیرکاری بۆ سیستمی سڕینەوەی نەتەوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم ڕۆژە دیاری کراوە. 4 نیسان لە هەر 4 بەشی کوردستان سەرباری ئاستەنگیەکان سەرباری ڕێگریەکان بەڕێوە دەچێت. هەڵبەت ئەم ڕۆژ لە شاری سلێمانی بەداخەوە لە ژێر حکومڕانی کوردیدا لە ژێر ئەزمونێکی خۆبەڕێوەبەریدا کە زیاتر لە 30 ساڵە ئەزمونێکەیە، بەڵام تەنانەت لە ناوجەرگەی دەسەڵاتی خۆماڵیشدا ڕێگری لە یادی سەرۆک ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان دەکرێت، بەڵام یادەکان ناوەستێنرێەوە ڕێگریەکان نەبوونەتە ئاستەنگ لە بەردەم ئازادی خوازان لە بەردەم ڕۆژنامەنووسان لە بەردەم چالاکوانان. چالاکیەکان بەڕێوە دەچێت بە شێوەی ناشتنی نەمام و دووبارە زیندووکردنەوەی ڕۆحیەتی ژینگە پارێزی لە مرۆڤی کووردا لە تاکی کووردا. هەڵبەت تەنیا چاندنی نەمام نییە، بەڵکو چەندین ینی فکر لە پشتی ئەم بابەتەوەیە لە چاندنی نەمامە چاندنی تۆوی ئازادیە، چاندنی خۆشەویستیە، نزیکبوونەوەی چەندین هاوڵاتی و چەندین خەڵکە چەندین کوردە لە یەکتری، دروستکردنی ڕۆحیەتی یەکێتینەوەیە بە هەماشەوە. ژینگە پارێزی لە چوارچێوەی فەرمیەت و دام و دەستگان نەمێنێ، بەڵکو کۆمەڵگەیەکی ژینگەیی بێ، کۆمەڵگەیەکی دیموکراتیک بێ. هەر بۆیە لە چوارچێوەی ئەم ئامانجەیە کە کورد دەستبەرداری ئەم ڕۆژە نابێ و وەکو کەسایەتەکانی دیکە یاد ناکرێتەوە، وەکو پێغەمبەرەکان، وەکو هەر کەسایەتێکی دیکە، وەکو ڕێبەرێکی ئاشتی کە لە وڵاتانی دیکەش ئەمە کەسایەتی دیکە دەبینین یادیان دەکرێتەوە. زۆر کورد شانازی دەکات کە کوردیش بیرمەندێکی وەکو ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانی هەیە کە لە دایکبوونی بە لە دایکبوونی خۆی دەزانێت. ڕاستیەکەی بەڕێز ئۆجەلان بە سیاست دەسی پێکرد، بەڵام هەنگاوەکانی زۆر لەوە گەورەتر بوو. لەبەرەوە چووە ناو بوارێکەوە کە بواری ئافراندنی هزر، وەشیکردنەوەی ئەوە دروستکردنەوەی سەر لە نوێی مرۆڤسازیە. ئەمە بۆ خۆی عنی لەوەی دەرەچات کە کەسێکی سیاسی بێ بەتەنیا و بەڕێوەبەری پارتێکی سیاسی یا دروستکەری پارتێکی سیاسی بێت. هەر بۆیە پێشیاڵەن نوێنەرایەتی ژیانەوەی پێک هاتە گەلانەکات و لێرەشەوەی قبول کراوە کە ئەو لەوە دەرچووە، ینی تەنیا شیکەرەوەیەکی سیاسی بێ، بەڵکو بیرمەندێکە کە لەسەر ئەساسی بیردۆزی گردردونی و لەسەر ئەساسی بیردۆزی سروشت و پێکەوەبوونی کۆمەڵایەتی قساکات و ئیژەکات. بۆیە ئەو چوارچێوەی کە ئەو هەیەتی ئەگەر بیکەیتە سەرکردەیەکی سیاسی تەسکەرێت، ئەو بەرگە بەبەری ئەو ناچێت. و هۆکارەکەشی ئەگەر پارتی بوون وایە ئێستا پارتی بوونەکەی تەسفیا کرا، بیرمەندیە. لەبەرەوە ئەم کەسێکی بیرمەندە، بۆیە ئێستش لە زیندان تون کراوە و ناهێڵن بێتە دەرەوە پەیوەندیەکانیشیان دابڕەوە. لەبەرەوە ئەم بیرە چۆتە ناو کۆمەڵگەی مرۆڤایەتیەوە، مرۆڤایەتی لەسەر ئەم بیرە لێکۆڵینەوە و شیکردنەوەکە بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەبوون
هەبوون نەک سیاسەتکردن و دەسەڵات و بەڕێوەبردن و پێگەی ژینگە و ئیکۆسیستەم لە ئیکۆسیستەمی ژینگەی لەلای ئەو کەسێتی زۆر گرنگە. ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان ژینگە تەنیا وەکو درەخت یاخود وەکو گوڵ یاخود وەکو باڵندە وەکو چەم وەکو ئاو نایبینێ وەکو ئاگر نایبینێ بەڵکو ژینگە لای ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان دادپەروەری لە نێوان ئینسانەکانایە و گەڕانەوەی ئەو پەیوەندیە سروشتیەیە لەسەر ئەساسی پێویستی یەکتر و یەکتر تەواوکردن کە بۆ خۆی مرۆڤ بەشێکی پێشکەوتووی سروشتە و بەشێکە لە سروشت نەوەکو ئەو هەموو فکر و ئایدیایی کە دەڵێت ژینگات دەبێت لە خزمەتی مرۆڤدا بێ و هەموو قەیرانش ئەو تەواوی ئەو فکرە دروستی کردوە. ڕێبەر ئۆجەلان دەیەوێت ئەوە بڵێت ئەوە لە مرۆڤی کورد بە تایبەتی و لە تەواوی جیهان بگەێنێت کە مرۆڤەکە بەشێکە لە سروش و مرۆڤ دەبێت لە خزمەتی سروشتا بێت نەک بە پێچەوانەوە. هەر بۆیە ڕێبەر ئۆجەلان دەڵێت هەتا یەکسانی نێوان ئینسانەکانەوە پەیوەندیەکان ڕێک نەکرێتەوە و لەسەر پەیوەندیەکی بەرژەوەندی نەبێت یاخود قازانج نەبێت ئەوە ژینگەش هاوشێوەی مرۆڤ ڕوبەڕووی قەیران دەبێتەوە لەسەر ئەساسی دوو بابەت یعنی زۆر جەخت لەسەرکاتەوە. یەکەم گەڕانەوەی ئەو پەیوەندی سروشتیە کە لە هەزاران ساڵی پێش ئێستا مرۆڤ بە سروشتەوە گرێدرا بوو و هاوکاتیش گەڕانەوەی ئەو پەیوەندیە سەرێکێشێ بۆ ئەوەی کە هەموو ئەو پاوانانەی دەسەڵات یاخود بڵین سەرمایە کۆکردنەوەی قازانج بازاڕی کار کە ژینگەی خستۆتە ناو یەکێک لەو ئامرازانی کە بەکاری هێنێ بۆ قازانج ئەمە ژینگەوە دەرنێ یاخود بڵین ژینگە دەرکا لەو قازانجە و پەیوەندی نێوان مرۆڤ و سروشت بگەڕێتەوە پەیوەندی سروشتیە. ڕاستیەکەی گرنگی ژینگە لای ڕێبەر ئاپۆ یعنی لەوێوەیە کە تەواوی هاوکێشەکانی بوون و پێکەوە بوون لەوێەوە تێک چووە لەبەرەوە ینی ژینگەی وەکو ئەو خاڵە وەرگرتووە کە بێوێت تعریفی ئەو تێکچوونە بکوە چارەسەریش پێش بخات. بۆیە ژینگە ینی تەنیا ئەو شوێنە نییە کە مرۆڤی تیاژیت کە هەمیشە ئێمە وا وەرمان گرتووە یا ئەو زیندەوەرانەی تیاژی بەڵکو ئەو پەیوەندیە گردردونیەیە کە هەبوونەکان پێکەوە لە ناو سروشتا لە هاوکێشەیەکی پێکەوەیە بەڕێوابرێ. لەبەرەوە ژیان واتایەکی گەورەی هەیە. ژیان ئەوە نییە کە بەسەر زیندوو بیت جوڵە بکەیت کۆمەڵە کار هەیە بیکەیت و بڕۆیت و بڵێ وەڵایتر ئەمە ژیانەوە ئەمەش لە چوارچەوەی ئەمە ئازادیت هەڵە سوڕێدیت و ئەچیت و ئەوانە ژینگە ئەو پەیوەندیەیە و هاوکێشەیەکیش لە ناو پەیوەندیەکانە هەیە. ئەگەر ئەم هاوکێشەیە تێک بچێت ئەبێتە هۆکاری تێکچوونی تەواوی بوونەکان. جا بۆیە بەڕێز ئۆجەلان ئەم بوارە ژینگەیەی بەو قوڵیا وەرگرت نەک بە شێوە سەطحیەکەی کە ئەوەی کە ینی سیستەمی زانست و علم و معریفەت ئەیهێنێت و ئەیباتە ڕێگەوە یەکشیکردنەوەیەکت بۆ کات بۆ نمونە ئەتۆمە بۆ کەرتەکات بەڵام سیرەکەی لەولاوە ئەتۆم گەورەترین کارەسات بەسەر مرۆڤ ئاهێنێ بەسەر ژینگەیە ئاهێنێ ئەبێتە هۆی وێرانکاری و ئەم وێرانکاریە چییە؟ ینی ئەو دەوروبەرانەی کە هەبوونەکانی تی هەیە بە ڤایرۆسەوە بە میکرۆبەکانتەوە بە مرۆڤەکانتانەوە بە ئاژەڵتەوە بە هەموو دار و درەخت و هەمووەوە ئەو سروشتە تێگەدا و ئەبێتە هۆی وێرانکاری. جا بۆیە بەڕێز ئۆجەلان ئەمەی وەکو ئەم هەبوونە پێکەوەیە وەرگرت کە ئەبێ ئەم تەوازنە تێک نەچێ. هۆکاری ئەم تەوازن تێکچوونە چییە ڕاستیەکەی؟ ینی هۆکاری ئەم تەوازن تێکچوونەش چاوچنۆکی مرۆڤ ینی ئەوەی کە خۆی بە باڵا دەست دەبینێ بۆ خۆی بە بەشی هۆشمەندی ناو بوونەوەرەکان و زیندەوەرەکان ئەزێنە ئەزانێ لەبەرەوە مافیش بە خۆیان دەستێوەردان لە بوونەکان بکات لە سروشتا بکات لە خاکا بکە و دەست ببا بۆ گردونەکانی کەش ئەیانەیە چی بکەن یانوێ هەندێ تێڕوانین دروست بکەن کە بتوانن دەستێوەردانی ناوۆش بکەن. بۆیە فکری هۆشمەندی مرۆڤ بەرەو خراپبوون بەکارهێنانی ئەم ژینگەیە برد و بەڕێز ئۆجەلان هات ئەم هۆشمەندی مرۆڤی ڕەخنە کرد. لەبەرەوە دوو هۆشمەندی دەستنیشان کرد. هۆشمەندیەکی سۆزداری کە مرۆڤ بە فیترەت لەگەڵ خۆیایەتی و هەیەتی، هۆشمەندیەکی ئەنالیتیک یعنی شیکەرەوە ئەوەی کە ئایا تۆ ئەچی ئەەکەی لەم دەوروبەرەی کە هەتا. بۆیە تێکدانی ئەم دەوروبەرەوە ئەم پەیوەندیە سروشتی ناوگەردون بۆ خۆی هۆکارەکەی ئەم عەقڵە بوو کە لە لای مرۆڤ دروست بوو و تێکدانێکی دروست کرد و چارەسەریەکانیشی هەمووی بە بنووس گەیاندووە. لەبەرەوە بەڕێز ئۆجەلان هاشیکردنەوەی ئەمەی کرد چۆن چارەسەری بۆ ئەمە پێش بخێن. ڕێبەر ئاپۆ هەموو کاتێک بەهێزی جەوهەری خۆی جوڵاوەتەوە. هیچ کاتێک لە ژیانیدا بێچارە نەبوو. لە ناو قەیران و گێژاودا چارەسەری خوڵقاندووە.
هەموو کاتێک بە دوای ڕاستیدا گەڕاوە و بووە بە قارەمانی بەرخۆدان بە هەڵوێستی خۆی بە ڕۆح و مێشکی خۆی بووە بە زانستی فەلسەفەی ژینگەیی هەر بۆیە 4 نیسان بە تەنها وەک ڕۆژی لەدایکبوونی کەسێک نابینرێت و یادی ناکرێتەوە وەک ئەرکێکی دیموکراتی و ژینگە پارێزی نیشتیمان پەروەری و هەڵوێز لە دژی زوڵمی سیستەم لەسەر سروشت ئەم ڕۆژە بە چاندنی نەمام پیرۆز دەکرێت چاندنی نەمام لە یادی لەدایکبوونی ڕێبەر ئاپۆدا وەک سیمبولێکە بۆ ژیانەوەی سروشت وەک مژدەیەکە بە سروشت کە ئەم شۆڕشە فکرێ ژینگەیە سروشت لەژێر دەستی سیستەمی سەرمایەداری ڕزگار دەکات. ئێمە وەکو ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان لە باشووری کوردستان هەموو ساڵێک لە ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر ئۆجەلان چالاکی جۆر بە جۆرەکەین چالاکی ئاهەنگ و ئەوانە ئەەکەین بەڵام ئەمڕۆ کە 4 دار ئەچێنین ساڵانە ئەو دارانە ئەچێنین لە باخچەکان لە پارکەکان لە ئەو شوێنانەی کە باخی هەتا باخی خەڵک و باخی دۆستان بۆ ئەوەی شین وڵاتەکەمان شین بکەینەوە داگیرکەر وڵاتەکەمان ئەسووتێنن دارەکانی ئەبرن دارزەیتونەکانی ئەدزن و ئەیبڕن بۆ خۆیان ئێمەش جارێکی کە سەوزی ئەەکەینەوە جارێکی کە ئەیان چێنین. هەفتا و سێ دارزەیتونە بۆ ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر ئۆجەلان کە تەمەنی بوو بە 73 ساڵ کە ڕۆژێکی بەڕاستی ڕۆژێکی زۆر گرنگ و پیرۆزە بۆ کورد بۆ ژنانی کورد بە تایبەت چونکە ئێمەی هۆشیار کردەوە ئێمەی لەو بیرە تاریکانە ڕزگار کرد کە کۆمەڵگا ئێمەی لەسەر پەروەردە کردبوو ئێمە بە گرنگی ئەزانین هەر تاکێکی کورد لەو ڕۆژەدا دارێک بچێنێت هەم بۆ سەوزبوونی ژینگەکەمان هەمیش بۆ پاراستنی ژینگە و بۆ ئەوەی هەوا پاک بێتەوە بۆ ئەوەی جوانێکی جوانی بۆ سروشت بگەڕێتەوە لە دەستی مرۆڤەکان کە چەندین ساڵە مرۆڤ کوشتارگەیەکی ئاوا کردووە هەم لە مرۆڤ ئەکوژێ هەم ژینکە ئەکوژێت دار ئەبڕێ ئەی سووتێنێ هەوا پیس ئەکا ئێمەش لەبەر ئەوەیە بە پێویستی ئەزانین بۆ ئەوەی جارێکی کە ژینگە وەکو خۆی بمێنێتەوە سروشت بپارێزین دار ئەچێنین. و ئێمە جێگای چالاکیەکەمان بەڕاستی پارکی هەواری شار بوو لە شاری سلێمانی ویسمان ئەو پارکە چکات زۆر شوێنی بۆ شاییتایە ویسمان لەوێش ئەم دارانە بچێنین ئەو چالاکیە بکەین بەڵام بەداخەوە لەلایەن ئاسایشی شاری سلێمانی و ڕێگریمان لێک کراو نیان هێش لەوێ دارەکان بچێنین لەبەرەوە ئێمە شوێنی کەمان هەڵبژارد بۆ ئەوەی دارەکان بچێنین یەگومان هەمیشە ئەگەر حەزیان بکردایە دار سەوز ببێت ڕێگریان ئەکرد لە دەوڵەتی تورکیا هەتا دارەکان نەبڕنەوە پەیامەکەیە خۆیان لە هەڵوێستی خۆیانە دیارە کە ئەوان نایەنەوێ ژینگەی کوردستان سەوز بێت ئەوان نایەنەوێ ئۆکسجینی پاک بۆ خەڵک بچێت ئەوان نایەنێ خزمەتی خەڵک بکرێت ئەگەر بیان ویستایە ڕێگریان ئەکرد لەوەی کە دارەکانی کوردستان ئەبڕنەوە و دەوڵەتی تورک ئەیبەن بۆ خۆیان نەک لەبەر ئەوەی بێن بترسن لە دارزەیتونێک لە خاکی کوردستانە لە باشوور بچێنرێت ڕێبەر ئۆجەلان ئەوەندە ژینگە پارێزە ئەوەندە کەسێکی ئیکۆلۆژیە لە ناو تێزەکانی خۆی لە ناو قسەکانی خۆیان ڕەخنەدانی خۆی ئەکاکە لە تەمەنی مناڵیە چۆلەکەیەکی ئازاردابێت. بەڕێخستنی ئەم چالاکیانە لە 4 نیساندا کە ساڵانە نەک تەنیا بە 4 نیسانەوە وەستاوە هەر یەکێکی دیکەی نەتەوەی ئاینی باوەڕمەندی هەبێ ژینگە لەبەر ئەو پەیوەندی ڕاستەوخۆی کە بە مرۆڤ هەیەی و ئەو ڕایاڵەی کە ئینسان هەمیشە ینی پێویستی بە ژینگە بووە لە زۆر ینی باوەڕ و بۆنی دیکەشدا هەڵبەدەم چالاکیە دەکرێت هەتا لە چالاکی قوتابخانەکانیشدا ینی بۆ پەروەردەکردنینەوەی تازە ینی ئەو چالاکیانە دەکرێت بەڵام ئەم چالاکی کە تایبەت بۆ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان ئەنجام دەدرێت و ئەو چالاکیانش کە بۆ مەسەلە نەتەوایەتیەکان ئەنجام دەدرێت خۆی گرنگی لە هەبوونی شخصیەکانیە وەکو هەبوونێکی ینی فیزیکی وەکو هەر مرۆڤێکی دیکە کە دێتە ژیانەوە بەڵکو بابەتەکە پشتی
خوڕوانینە و ئینسانی ئەو مرۆڤەیە بۆ ژینگە بۆ مرۆڤایەتی بۆ ژیانی گەلەکەی بە هەماشێەوە هەر بۆیە ڕێبەر ئۆجەلان خۆشی لەگەڵ بە گەورەکردن و بە پیرۆستکردنی خۆی دانیە یعنی بۆ مستەلاح گەر بۆ پێناسێ بیڵێن بەڵکو ئەوەیە یعنی گەلی کورد ئازادی خوازان خۆیان حەز دەکەن بەم چالاکیە گروتینێک بە ئەو خەباتە بن کە ڕێبەر ئاپۆ ینی ڕێبەر ئۆجەلان قەڵەمبازیەتی یاخود داهێنەرەتی و دواتریش کارەکە دەست پێ دەکات ئەوەی تۆ چۆن ئەو نەمامە دەی پارێزی تۆ چۆن گەورەی دەکەی بەتایبەت ئەوەی کە لە ئێستادا ینی ژیانکردنی ڕێژەی دانیشتوان قەبارەی دانیشتوان لە نێوان شار و گوندا تێک چووە شارەکان بەو حەجمە قەرەباڵخەی کە هەیە وەکو بەداخەوە ینی وەکو ڕێژە ستانداردی کە هەیە لە شارەکانە پەیڕەو ناکرێ ینی گرفتێکی جیهانیش هەڵبەت تەنیا خاکی خۆمان نیە تەنها نیشتمانی ئێمە نییە کە ئەو گرفتەی هەیە هەر بۆیە ینی ئەو قەیرانی کە ئێستا ژیانی ئینسانی پیاتێپەڕەبێ پێویستی بەم چالاکیانەیە نەتەنیا ینی نەمامێت دوان سیان بەڵکو دەبێت ینی ئەم چالاکیانە لە ناو ماڵەکانەوە لە بەردرگاکانەوە لە گەڕەکەکانمانەوە گوند پێویستی بەمە نیە بەڕاستی ئەوەی کە پێویستە ئەو قەرەباڵخی ئەو ڕێژەی زۆرەی دانیشتوانی شارە کە پابەندی ژنابن هەڵبەت بە ئەو بنەمایانەی کە دەتوانێت ژینگە بپارێزێت هەر بۆیە ینی فکری ڕێبەر ئاپۆ نە تایبەتە بە ڕەهەندێکی ژیانی ئینسانەوە نەتایبەتە بە گەل و باوەڕێکی محدودیشەوە فکری ڕێبەر ئۆجەلان تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستگەلان بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەو زۆر جەختی لەسەر دەکاتەوە دەوڵەمەندی کلتور و ناسنامە و فەرهەنگی جیاوازە لەم ناوچەیەدا هەر بۆیە ینی لە ئێستادا فکری ڕێبەر ئاپۆ تایبەت لەسەر ژینگا لەسەر ژن لەسەر ڕاستکردنەوەی زانست هونەر کولتور ئەو هەڵە و لەکانەی کە لە ذهن و عەقلی ئینساندا هەیە کاریگەری تەکنەلۆژیا بە هەماشێوە سەرمایە یعنی فکرەکە زۆر بەربڵاوە بەڕاستی و چواری نیسان یا خۆچاندنی نەمام تەنها لە بەم شوێنێکی شۆگرێدراو نییە لە ئێستادا ینی گەلی کورد تایبەت لەسەر سەوزکردنی هەندێک شوێنی محدود لە ئێستادا گۆڕستانی شەهیدان سەوز دەکرێت و لە قەندیل بە هەمان شێوە لە گۆڕەپانی سەرۆکایەتی بە هەمان شێوە هەتا ینی لە ئێستادا چەندین گروپی غیرە کورد ینی بڵێ لە نەتەوە جیاوازەکان لە ئەفریقا بە هەماشەوە هەتا گروپ لە ئەرجەنتین لە ئەمریکای بڵین لاتین بە هەماشەوە لە ئەوروپا ینی چالاکی زۆر دەکرێت بە شوێنێک و محدود نییە دەگرێتەوە بۆ فکری ئۆجەلان یاخود تێزەکانی ئۆجەلان پرۆژە چارەسەریەکانی ئۆجەلان کە توانیوتی دەست بخاتە سەر هەموو ئەو کێشە قوڵانەی کە ژیانکردنی مرۆڤ پێداتە پڕێبێ بێ جیاوازی باوەڕ بێ جیاوازی جوغرافیە و کولتورەکان. چارەسەریەکە چییە؟ ینی هێنانەوە تعریفکردنەوەی مرۆڤە وەکو بوونێک لە پاڵ هەر بوونەکانی ترە ینی میکرۆبێک ڤایرۆسێک دارێک بەردێک ئەستێرەیەک وەکو مرۆڤ بوونە لەبەرەوە مرۆڤ ینی مافی دەستبردن بۆ بەکارهێنانی ئەم سروشتەی نییە ئەم گۆیزەویەی نییە و ئەم دەوروبەرانەی نییە لەبەرەوە هات تعریفی مرۆڤی کردەوە کە ئەویش بوونێکە بە پێوانەکانی هەبوونی خۆی کە چەند ئەتوانێت وەکو عەقڵێکی هۆشمەندی باش بتوانێت لەگەڵ بوونەکانی ترا پێکەوە ئەم ژیانە ئاوا بکەنەوە و بە ئازادی بەڕێوەی ببەنەوە بۆی ئازادیش ینی جارێکی کە بەڕێز ئۆجەلان تعریفی کردەوە کە ئازادی ئەوەیە کە مرۆڤ بتوانێت لە ناو هاوکێشەی پێکەوەی ئەم ژیانەیە دەور و کاریگەریەکانی خۆی بە شێوەی هۆشمەندی و عەقڵمەند بەکاربێنێ بۆ ژیان نەک بۆ دەستێوەردان جا بۆیە ئەم دەستێوەردانانە جارێکی کە ینی هات ڕەخنەی کردەوە و چارەسەریەکانی پێشخست کە بتوانین هەمومان خزمەتکاری ناو ئەو ژیانە بین کە هەین و بەشێک بین لەو پێکهاتەیە کە لەگەڵ باڵندەیەک لەگەڵ ڤایرۆسێک لەگەڵ میکرۆبێک لەگەڵ ئاژەڵێک وەکو یەک تەماشای یەکتری بکەین و چۆنیش دەتوانین ئەو هاوکێشە سروشتی کە هەیە نەبینە هۆی وێرانکردن لەبەرەوە بەڕێز ئۆجەلان هەد ڕەخنەی ئەم چەمکە و ئەم عەقڵێتەی کرد
کە لەسەر ئەساسی قازانج دانەبەزێت لەسەر ئەساسی تەماعکاری دانەبەزێ بەس بەڵکو وەکو پێکهاتەیەک کە بتوانێت کارتێکەری لەسەر پێکەوە ژیان هەبێ و بتوانێت لە چوارچێەوەی هەبوونی ئازادانەی ئەوانی تریشا ئەمیش بۆ خۆی بەڕێوە بچێت. ڕاستیەکەی بەڕێز ئۆجەلان لە تەواوی کتێبەکان یعنی بەشێکی ئیشەکانی ژینگەیە باسکردن لە ژینگەیە بە تایبەت لە سۆسیۆلۆژی ئازادیە زۆر بە جوانی باسیەکە لە بەرگرینامەی چوارە باسیەکە لە بەرگرینامە یەک و دووە بە هەندیسان کە شیکردنەوەی سیستەمی مۆدررنیتەی سەرمایهداری و دەستێوەردانەکانیەکە و لە بەرامبەر ئەوەش ئەڵتەرناتیڤەکانی ژینگە پارێزی پێشکەشەکە و ئەڵتەرناتیڤی ژینگە پارێزی ژانی تەوەرێکی زۆر گەورەیە ڕەتی بە ژیانەوە هەیە ینی ئەوە نییە کە باسیەکەن کە ئاپچۆ فریایی ئاژەڵێ بکەوە لە سەرمایە نانی بەرێ داوی بەرێ فلانی بەرێ ئەوەی بۆ بکە بۆ لەبەرەوە ئەمە ینی سیستەمی سەرمایە ژینگە پارێزی هێناوە بە شتێکی سۆزداری شیکردنەوەی لەسەر کردو کە مرۆڤێکی نەرمونیان و دەسەمەوە بۆ دروست دەکات کە هەر شتێکی تر بۆ خۆی دەسەمۆ بکە لەبەرەوە ئەو وای نەکردوە لە چوارچێەوەی تەوازنی سروشتی ڕاگررتنی ئەو تەوازنە سروشتیە کە هەیە ئیژەکات و ڕێکی خاتۆ لەبەرەوە لە تەواوی کتێبەکانیان بە جوانی باسیەکەوە لە بەرگرینامەی سیا زۆر جوانتر خۆڵ باسیەکات. ڕێبەر ئاپۆ خاوەنی چەندین تێزی ژینگەیە و لە کتێبەکانیدا گرنگێکی زۆری بە ئیکۆلۆژی داوە. پاراستنی ژینگە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی فەلسەفەکەیەتی بۆ بەرخۆدان لە بەرامبەر کاپیتالیزمی جیهانیدا. ڕامانی شارستانی دیموکراتی داڕێژاو پارادیگمای کۆمەلگای دیموکراتی ژینگە پارێزی و ئازادی ژنی پێشخست. ئەمڕۆژ ئەم سیستەمە لە ڕۆژ ئاوای کوردستان و شنگال بەرجەستە بووە بە تایبەت دوای قەیرانە ژینگەی و سیاسی ئابووری و کۆمەڵایەتیەکانی سیستەمی سەرمایەداری هزر و ڕامانەکانی ئەم بیرمەندە ئیکۆلۆژیە زیاتر بڵاو دەبێتەوە و پەسەند دەکرێت. بەگشتی ئەو جێگراوانەی ڕێبەر ئاپۆ لە تێزەکانیدا پێشنیازی دەکات بۆ دەربازبوون لە قەیرانەکانی ژینگە و کۆمەڵگا بریتین لە مۆدێرنتەی دیموکراتی لە بەرامبەر مۆدێرنتەی سەرمایەداری، نەتەوەی دیموکراتی لە بەرامبەر دەوڵەت نەتەوە، پیشەسازی ئیکۆلۆژی لە بەرامبەر پیشەسازی گەرایی سەرمایەداری، کۆمەڵگەی دیموکراتی ئیکۆلۆژی یان بنیادنانی کۆمەڵگەی ئەخلاقی سیاسی لە بەرامبەر ئەو شێوازە کۆمەڵگایەدا کە سەرمایەداری لە ڕێگەی زانستگەرایی و شێوازەکانی بەڕێوەبردننی سیستەمەکەی و یاساکانیەوە بنیادی ناوە. ڕاستیەکەی بەڕێز ئۆجەلان زۆری پێشکەش کرد بە مرۆڤایەتی و بە کوردیش بە تایبەت لەبەرەوەی تێکۆشانی کوردی لە تەوەهم و لە خەوش و خەیاڵی دەسەڵاتخوازی و داگیرکاری پاک کردەوە دوو پەیوەستی کردەوە بەو ژیانە ئیکۆلۆژی و بەو تێکۆشانە ئیکۆلۆژی کە هەیە لە کۆمەڵگەیە بۆیە بەڕێز ئۆجەلان ڕاستیەکەی دەورەکەی ئەوە بوو کە هەموو ئەوانەی پاک کردەوە بە تایبەت ئیکۆلۆژیا لە دەستێوەردان و لە بەکارهێنانی لە دژی گەلی کورد و هەم دیسان لەو سوکسەیرکردنەی کە بەرامبەر بە ئیکۆلۆژیا هەبوو بەرامبەر بە ژینگە پارێزی و بەرامبەر بە دەوروبەر هەبوو بۆیە ئەوە یعنی واتایەکی زۆر گەورە و گرانی بەخشی بە ژیانی هەمووان و ئەزمموی بەرەو پێشچوونەکانی بەڕێز ئۆجەلان ینی تەواوی ژیانی مرۆڤایەتی لە خۆ گرتووە و عکسکەرەوەی ئەو دەستکەوتانەیە کە مرۆڤ بۆ خۆی بە درێژایی مێژوویەکی هەزاران ساڵە هەیەی و ئەم هات جارێکی کە ڕیزبەندی ئەوەی کردەوە و ئەو شاراوەیەی کە هەیە لە ژیانی گردونیە ئاشکرای کرد و مرۆڤی خستەوە سەرەوەی کە بتوانێت بیگرێ بەدەستەوە بۆی بتوانێت لەسەری بڕوە و ژیانێکی نوێ پێناسە بکاتەوە کە سیخناخە بە ئازادی پێکەوە بوون. ژیانی بیرمەندی ئیکۆلۆژی و ڕێبەری ژینگەی ڕێبەر ئاپۆ بۆتە بەشێکی گرنگ لە مێژوو ژیانی ئێستا و داهاتووی خودی بزوتنەوەی ژینگەی و گەلی کوردستان و تەواوی مرۆڤایەتی لەو تەمەنەی تێکۆشانیدا. هاوکات لەگەڵ تێکۆشانی هەمەلایەنەی شۆڕژگێڕی گەنجینەیەکی مەزنی لە بەرهەمی فکری و فەلسەفەی ژینگەی پێشکەش بە گەلەکەی و گەلان و مرۆڤایەتی کردووە. تێگەیشتن و پراکتیزەکردنی ئەم فەلسەفە و فکرە ژینگەی ڕێبەر ئاپۆ بەشێکی گەورەی لاسەنگێ ژینگەیەکان هاوسەنگ دەکاتەوە. پیرۆزکردنی ئەم ڕۆژەش بەواتای خاوەندارێتیکردنە لەو ڕەنج و تێکۆشانەی ڕێبەر ئاپۆ بە تایبەتی ڕەنجی بێپایانی لە پێناو ئیکۆلۆژی و پاراستنی سروشت بە هەموو بوونیەوە.